ئێران و لە تورکیا و لێرە سووریا و لە شۆ تەماتە ئیسیراتکەین و بە گرانیش بیکڕین. ئێستا دوێنێ وەکو ئێمە ئاگادار بووین چەند کارگەیەکی دۆشاوی تەماتە هەیە، بەڵام مەسەلەن کابرا بۆی نەقڵ ناکرێ، تەماتەکەی بۆ نەقڵ ناکرێ بۆ بەردەوی مەعاملەکە لێ بکڕن. ئەمە مشکلەکان زۆر گەورەن، ینی یەک و دوان و سییان نییە. من لێرە ئەمێ شتێک بڵێم بەڵێفونکە ژووری بازرگانی قەت نەکەوتووە. من لە ساڵی 2001 ئیتیحادی یەکێکم لە دامەزرێنەرانی ئیتیحادی سەناعاتی کوردستانی لەو زمانەوە ئێمە بە دەق پرۆژە ئەنووسینەوە وەکو ئەرزەوحاری حازرەی خێنە بندەسمان بۆ لای هەر مەسئولێک، بۆ لای هەر حکوومەتێک، بۆ لای هەر حیزبێک کە ئەوە ئیشی حیزب نییە، ینی بەڵام لە ناچاریە دەستمان ناوە بە دەرگای حیزبەکانیشەوە. مەفروزە ئێمە دەست بنین بە دەرگای حکوومەتەوە، بە دەرگای وەزیرەوە، بە دەرگای سەرۆشی ئەنجومەنی وەزیرانەوە. بەڵام کە کار گەشتوتەوەی ئەمەل بڕاوین لە دەرگای حیزبەکانیشمان ناوە. ئەم ئەرزە حازرە لە بندەستمان نابووە، بردومانە پێشکەشمان کردووە لە گەورەترین بەرپرس و موظفەوە تا گەشتۆتە ئاخر کەس. ئێستا حالیەن پرۆژێکم لەبەر دەستایە کە 2016 نووسیمانەتەوە بە متەکامیلی بە کتابی ڕسمی ناردوومانە بۆ وەزارەتەکان، بۆ جامیعەکان، بۆ حکوومەت، بۆ ئەحزاب، بۆ کەسانی دیار. بەڵام بتوانم چۆن بخۆم بڵێم یەک کەسیان بە چاوی مشتری نەسەریان کردو نەخوێنیانێتەوە. بەڵام قۆنسولیەتێک کە هاتووە لە کوردستانە پاژەوەی کە هەفتەیەک کە لەو پرۆژەیە بڵاو بۆتەوە بە چاپکراوی 45 لاپەڕێ تەلەفۆن بۆ ژووری بازرگانیە کاڵێ دەستان خۆش بێ، شتێکی باشتان نووسی، ئەمە حەزەکەین بزانین ئایا ئەوە هەر خۆتان بەتەنیا نووسیتانەیە چێ مساعدەی کردون، چکە شتێکی متەکامیل و باشە. ئەم ساڵ لە 2020 تا دیسانەوە بەنیازەوە بووین ئەپدەیتی کەینەوە، ئەپدەیتیشمان کردووە حازرە بۆ چاپ. وڵامی دل کۆرۆنای بەسەر هات بەڕاستەکەی ڕاوەستاوین، ئەجینا حازرە چێ ئەیەوێت ئێمە ئەیخینە بەردەسی. باشە بەس ئێمە ئەومان کردو نابێت کەسێ بیخێنێتەوە بڵێ کاکە وەرن فڵان فەقەرەی غەڵەتە، فڵان فەقەرەی باشە، ئێوە ئەم ڕێیەتان لە چۆ هێنا، ئەم تەجروبەتان لە چۆ ئیستینتاج کرد، نابێت ئەوە بێت نییە. ئەم عەرز و حاڵانە یعنی کە تۆ باسی دەکەی خوێندنەوەی کەرتی ئابووری و بازرگانی بووە، پرۆژە بووە، پێشنیار بووە، پرۆژەیە کاکە پرۆژەیەوەتا لە بەردەستمان باشە ئەوە تا پیشانێ بم باشە مەهی 2016 پرۆژەی چاکسازی ئابووری. بەڵێ پرۆژەی چاکسازی ئابووری تێگەی پەیپەری ژووری بازرگانی بۆ بەردەمی حکوومەت کاکە خۆ ئەمە پەیپەری ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی بۆ چارەسەری قەیرانی ئابووری. ئەم ئەمە ساڵی چەنە ئەوەی کە ئامادە 2016 2020 ئەپدەیتمان کردوتون 4 ساڵە کەس پێی نەوتون ئەمە چییە و قسەتان لەگەڵا بکە، ئەمە چییە، ئەمەتان لە کوێ نووسی، بۆ نووسیتان. ئەگەر لە 2016 جۆ لە ئێوە بگیرە ئێستا ئابووریەکی ترمان ئەبوو لە کوردستان بەڕایەوە من دڵنیە. چۆن جۆمان لێمەگرن کاکە، بەپی ئەو پرۆژەیە چۆن ئابووریەکی باشترمانە بۆ ئەو پرۆژەیە لە مای 4 ساڵاوایە کرد کە نەوت تاقا سەرچاوی پشتبەستنمان نەبێ پێی بۆ داهات. بەڵام ئێمە پلانمان باس کردووە کە مەسەلەن چۆن کەرتی پیشەسازی ببۆژێنینەوە، چۆن کەرتی کشت و کاڵ ببورژێنینەوە، چۆن بازرگانی ببوژێنینەوە، چۆن گومرگ لەسەر ئەو بەرهەمانە زیادکەین کە خۆمان هەمانە و لە دەرەوە سنوورەکان ئاوەڵایە حیمایە منتوجی وەتەنی چۆنەکرێت. ئەمانەمان هەموو نووسیوە، خۆشمان لە جیرفانی خۆمان دەرمان نێناوە. ئێمە من بۆ خۆم ئەمڕۆ 63 ساڵ تەمەنمە 47 ساڵ کاسبیم کردو، ینی تەراکومی خیبرەم هەیە، زائیدەن ئەوەی کە لە دۆست و ناسیا و برادران لە خۆبەرا لە دەرەوە مەسەن کەسی کورتێ لە سوید مامەسای زانکۆیە، کەسی کورتێ لە ئەڵمانیا خەبیرە، مەسەلەن کەسی کورتێ لە فلانە شوێن لە دەروی وڵاتی ژەکامانە هەموو خیبرایان هەیە. ئەگەر خیبرایان نەوەیە لە وڵاتانە ئیشان دەست ناکەوت. باشە ئەمانە هەمووی ئیستیعانەمان پێکردوون، زۆر بەدڵسۆزانە شتەکانیان بۆ نووسیون، بۆیان نردوون. لێرە گەڵاڵەمان کرد، سیاغەمان کردووە، نووسیمانەتەوە. قۆنسولیەتی فەرەنسی لێمانە پرسێ، بەڵام یەک وەزارەت نەیوتووە ئەرێ ئەمە چی بوو. ئێستا لە کابینەی نۆیەمە یعنی ئەوەندەی کە باز دەکرێ، ئەوەندەی کە دەوترێ، یعنی گرنگی دانەکەی بە کەرتی کشت و کاڵ سەرڕای ئەوەی کە قەیرانەکانی دۆخی کشت و کاڵی لە کوردستان هەر درێژەیان هەیە، وەکوی کە لە بیدایەتە تۆ باست کرد، دۆخی تەماتە و باس کرد، بۆ میوەکانی تر و بەرهەمەکانی تر و سەوزەکانی تریش هەر ڕاستە
هەز ناکەن ئەمە فرسەتێک بێ بۆی بتوانن لەگەڵ وەزیری کشت و کاڵە دەمەتەقەیەک بکەنەوە عەرز و حاڵێک پێشکەشکەنەوە یعنی ئەمەلتان ماوە بۆی کە لەگەڵ حکوومەتە گفتوگۆیەک بکەنەوە ئەم قسێ تایبەتە بە خۆم پەیوەندی بە ژووری بازرگانی و نییە باوەڕ بکە من تروسکەی تیابەدی ناکەم سەرنج چەندە لێداوە وانە بە هیچ جۆرێ تروسکەی تیابەدی ناکەم من مانی یەک پێشەوەی قەیرانی کۆرۆنا بێتە پێشەوە لەگەڵ شاندێکا چوون بۆ وڵاتی پۆلۆنیا بۆ وارشۆ بەڕێز وەزیری کشت و کاریشمان لەگەڵا تێگەی هەندێک پرسیار و جوابمان کرد لەوەی کە لەگەڵ ئەمدەی شارێک کۆبووینەوەانێ شاری پۆزنان کە زۆر زیرەکن لە مەسلەی کشت و کاڵا پێشکەوتون من چەند پرسیارێکم کرد باوەڕم پێ بکە کەسێکمان لەگەڵا بوو لۆ دەکا پێی ناخۆش و ینی پێی ناخۆش و منەوە پرسیارە ناکەم ئیتر من مەسەن ئەمەلم بەچی هەبێت پێم ناڵێ ئەمەلم بەچی کابرا شتێکی زۆر جوانی باس کرد وتی ئێمە ئەلوەکانمان دانەخستەوە بەڵام نەشاتیانمان کەم کردوتەوە چۆن وتی حسابمان کردەوە بەعزێمان تو چێ کابرای فەلاح بێنێتە بازار کرێکەوێ لەسەری بەڵام لە نزیک دێکەی خۆیان مەساحەیەک دیاریەکەین بەعزێ خەدەماتی تیا ئاماداکەین لە ویکئێندا خەڵک یەن هەم سەیران و هەم شۆپینێکیشەکەن پیاسەیەکی ئەو ناواکەن چەند شتێکی تایبەتی ماڵی خۆیانیانەوێت جوتیارەکەش بەشێک لە منتوجەکەی خۆی ئێنێ بە زیاتر لە سێری ئەلوەتۆ لەیەکڕی و ئەبێ خەڵکیش ئەومە واعی بێ یعنی تەوقعیۆ بکە ئەو پارە زیادی کە دی تۆ نایدەی بەوەی کە بچێ بۆ ئێرانی هەرچێ بوو شاهیدی بە براکەی خۆت کە جوتیارەکەیە ئەی کفرە بێگەر من چیلۆیە تەماتە ببینم لە سەبەتەیەکە دانراوە مایان لێ نووسراوە تەماتی شارباژێر بچم بیکڕم بە 1000 دینار نەک ئێرانی هەبکڕم بە 500 ئەمە تەرجیع ینی ئەتوانرێت طبقەیەکەن بتوان ئەو تەرجیع بکەن ئێستا و تەرجیع هەیە گەر تۆڕە کۆمەڵایەتەکان ببینی خەڵکێکی زۆر تەماتەی کوردی کڕیەوە بە سنووق ئەچەیکا بە دۆشا و هەڵی دەگرێت سوزام یعنی ئەمە جۆرێک لە هاندان هەیە لە لای خەڵکەوە خەڵکیش ئەمەی پێخۆشە بەڕاستی کەواتە ئەمێنێتەوە بینی کەرتی تایبەت و کەرتی گشتی کە حکوومەتە ئێستا بە ئەگەر بڵێم باواز لەو گلیانی ڕابردوو بێنین دەرگایەکی نوێ بکرێتەوە لەبەر خاتری خەڵکەکە لەبەر خاتری جوتیارەکە چ پرۆژەیەکی ئانی هەیە چه هەنگاوێکی خێرا هەیە کەرتی تایبەت دەتوانێت بینێ بۆی یارمەتی دەرگاکەمان بەدەستەوەیە چێ ئێوە بەیانی تەرشیل بێنێ بۆ ژووری بازرگانی یاخو بنێرێ بە شوێنمانە بزانە چی ئەدەی نەدەسی یەک دیراسی کاملی نەدەسی من ئەمە قسەی من نییە ئەمەم داوەتە مامۆستای زانکۆ توێتی ئەمە ئیشی یەک موئەسسە نییە کە پێڕێن ژووری بازرگانی ئەمە ئیشی دووسێ جامیعە و دووسێ موئەسسەیە کاکە لە وڵاتە داتا نییە لە وڵاتە معلومات نییە لە وڵاتە خەبیری ئەسڵی بیر لە شتەکە ناغاتەوە باشە ژوورە بازرگانەکان بە گشتی لە کوردستان پێ دوایە خۆشیان بۆ خۆیان پلانێکی دروست و بەرنامەیەکی داڕژراویان هەبێ لەم وڵاتە لەم هەرێمە چی پێویستە هەنگاو بنرێ کەرتی تایبەت ڕۆڵی تیا هەبێ بازرگان دەستی تیا هەبێ چی زیادە کەم بکرێتەوە یعنی ئەمە ئەم پلانانەش هەیە لای ژوورە بازرگانەکان بە گشتی بەڵێ ئێمە من هەموو ئەو قسانێکی کەم بە دۆکۆمنتە باش ئێمە پرۆتۆکۆلێکی لێک تێگەیشتنمان لەگەڵ زانکۆی پۆلیتەکنیک هەیە تێگەی قسەمان لەگەڵا کردوون کاتی خۆی وتمانە بازاری کار چی ئەوێت تێگەی حتا ئەوان گەشتونەتە ئەو قەناعەتەی کە هەوڵ بن بەعزێ بەشێ لە جامیعەکانە بەڕاستیەکەی هەر بە دەردێڕێەوە گەوای جۆز بە گومەزاڵی ینی مەسەن تۆ لە ساڵێکە 30 خریجی جوگرافیا بۆ چییە 30 خریجی ئیجتیماعیەتی بۆ چییە من تێناگەمەوە ینی ئەو خریجی هەندەسەیەشی دەست ناکەوێت جوگرافیا چی بکە وانە بە تۆ وەرە دیراسەیەک کە بازاری کار چێ بەڵام تۆ بازاری کار هەرچێشی بووە کە خۆت لە ئەساسا فورسەکەت نەبوو چی لەکەی تێگەی مەسە ئێمە زۆرمان لەو ئیشانە بیر لێ کردوەوە فترێ لەمە پێش ژینگە داوایەوەی کرد کە گوایە هەمووانی کە هینیان هەیە مەشارێعی سناعیان هەیە بە سەیی نازانم چەندی مەشروعەکەیان سەوز بکەنەوە واوەمان هەنیە ژیر و گازیان کرد و ئەمیان هێنا و ئەویان برد ئێمە پرۆژێکمان نانی هەر بە شەفەویش ینی ڕەنگە لیان پرسن خۆیان وەفدێکیان هات چکە لە ژووری بازرگانی مەوسوخە لایەمە من وتم کاکەوا مەکەن تیانوتم وەرە ئەعلانێکی بۆ بکەن ئەو پرۆژانە دە پرۆژە مەسەلەن هەموو ئەو مەساحەی کە واجبە لەسەر شانیان سەوزی بکەن ئەکاتە 1000 مەتر 1000 مەترەکەیان لە
شوێنێک لە باخچەکان وەکو هەواری شار مەسەلەن تەسلی بکەن بڵێن ئەمە ساڵێکتر ئەمەینەوە بێ سەوز بێ ئەوان ئیعلانێکی بۆ بکەن دوو خریجی کولی زراعە و دوو کرێکاری بۆ بێنن بڵێن وەرە کاکە ئەمەمان بۆ زەرعکە مانیەکی ئەوە وەرەگرن یاخو مەتریەکی ئەوە وەرەگرن پیاوەڵا پرۆژێکی باشە وایە ڕۆشتتر نەهاتنەوە نەماندینەوە تاوە باشە کەواتە پرۆژەکە تەقدیمەکەی کابرا جۆل لێ ناگری تۆ یەکشتی تریشیە بەڕاستەکەی تۆ قسە لەگەڵ هەر وەزارەتەکەی ئەڵێ بودجە و پارەم لێ وڵی حەمامیش بەهین گەرم نابێ باشە بەڵام بودجە و پارە لای بازرگانان هەیە خۆ دەکرێت ئەوان مساهم بن هاوکار بن کاکە گیان بازرگان و ئەوانە کەسانێکن حساب بۆ ڕەبحەکەن من خۆم شخصی لە ژووری بازرگانی پیشەسازیان لە بەشە پیشەسازیەکەیم لە بەشی بازرگانی نیمیانی زۆر کەم بازرگانیم کردووە لە مەسلەی مەعامل و ئەوانە اختصاصم چکە خۆم چەند معاملێکم هەبووە تێگەی ئێمە کەرتی پیشەسازیمان خنکان لە کوردستانە دەسەڵاتی سلێمانی شانازی بۆ دەکرێت چێکە لە شارە پیشەسازیەکان لە کوردستانە لە عێراقیشدا کاکە من چەند معاملێکم هەبووە لەگەڵ مام شەریک بووم معاملێکی عەلاگەم هەبووە معاملی پوشی موبەریدەم هەبووە معاملی بەربڕینم هەبووە معاملی بیهارتۆنیشم هەبووە سەد کرێکار نانی لە دەستی من خواردووە 10 ساڵ پێش ئێستا باخەوانێکم نی ئینجانێکم لێرە وەڵگرێ بۆم خاتەوێ کەرتی پیشەسازی کووە پیشەسازی وڵات بە پیشەسازی مامناوەنیە چێ بەڕێەوە تێگەشتی بە پیشەسازی زۆر ئیملاق ئەوە چێتە بواریشترەوە من تێناگەم مەسەلەن سیستمی ئابووری وڵاتی ئەمە ڕاسمالیە ئیشتراکیە سۆشیال دیموکراتە بەرەڵاییە نازام ناوی نی ینی تێی ناگەم زۆر گەڕاوم لە قاموس و سوشتیوە نەمدۆزیێتەوە ناوم بۆ نادۆزێتەوە کە بەسەر ئابووری کوردستان ئافەتیخەوێ کوپل ئەو یاسایانی لەو بوارەیە بەکاردێن تێبینیتان چییە؟ نووسیمانە لە پرۆژەکە هەیە وەکو عەرزم کردی ینی ئێستا من هەرچیەک بڵێم ڕەنگە زیاد پرۆژەکە ئەوەیە ڕەنگە ئێستا لەبەردەستی منی شانە بێ و خەڵکی شانە بێ و لەبەردەستیانە شانە بێ کە بینەرمانە بە کتابی ڕسمی نردومانە بۆ وەزارەتەکان چاوەکە بە کتابی ڕسمی نردومانە بۆ جامیعەکان قۆنسولەتی فەرەنسی بۆ بیبینێ بۆ وەزیرێک ببینێ وایە یان وانە ئێستا من دەمەوێت من پرسیارێکەکەم ئێمە ئەومان نووسیوە وانە وەزارەتی پلاندانان سوێنگە خۆم نەیدیوە ئەگەر بیدیایە ئەیوەرن کاکەوە لە خۆتانەوە چۆن قساکەن هەر هیچ نەبێ محاسبی بکردینە نەکتە ئیدما بکە وانە بەڵام کوا کاکە ئێستا من دەمێت تێبینێ زەقەکانی ئێوە وەکو پیشەسازکاران مادەم تۆ بواری بازرگانەکەی نییە تێبینێ زەقەکانی ئێوە بۆ دامی پیشەسازی لە یاساکانە چییە؟ تێبینێکی زەقتان هەیە؟ دامی پیشەسازی وجودی نییە دامی پیشەسازی تەنها ڕێگری لێکە یەگەی ئێستا من نمونەم لەلایە کەسێک کادوتی 15 ساڵ پێش ئێستا وتی معاملێکی خشتی فول ئۆتۆماتیک داهێن دائرەی کارەبای سلێمانی 1 ملیۆن دۆلاری بۆ کرد بە قایمە و تێبێەوەم بیتێت تا کارەباگاگەرە مناو معاملەکە کابرا هیچ قسەی نەکرد من یەکێ بلوانە لە ناو کۆبوونەوەکە بووم پێم وتم من حەزمە کرد دەستم ماچ کردی تایە چکە ئەزانم کە هەلی کار بۆ خەڵک ئاماداکە هیچ قسەی نەکرد ڕێک شتەکانی هەڵگرت و ڕۆی لەو لا لە هەولێرداینە و بڕایەوە ئەوە نمونە حازر بەدەست باشە کاک گلاوەر لە کاتەکە یعنی کۆتایی کاتەکە نزیک دەبمەوە بەڵام دەگەڕێمەوە سەر ئەو پرسیاری یەکەم جارم یاخود بابەتی سەرەکی تەوەرەکەم کە هەموو ئەو قسانی کە تۆ کردت یعنی هەردەچنەوە سەر ئەو خزمەتەی یاخود ئەو ڕۆڵی کە کەرتی تایبەت دەتوانێت بیگێڕێ بۆ پشتیوانی کەرتی گشتی یان پشتیوانی کۆمەلگا بە گشتی لە چ خاڵێکدا کەرتی تایبەت دەتوانێت ئەو ڕۆڵە ببینێت کە لە وڵاتانی تری دنیا دەیبینێ یعنی هەج وڵاتێکی دیکەی دنیا دەگەڕێ یان دەیبینی یان ئەزمونونەکەی خوێنیتەوە کەرتی تایبەت 150 و هەندێک شوێن بەرەو سەریش ڕۆڵی لە خزمەتی خەڵکو و لە بەڕێوەبردننی وڵاتدا هەیە کەرتی گشتی چاودێر و سەرپەرشتیکارە ئێمە دەگەین بەو قۆناغە بەم دۆخەی ئێستا بەم دام و دەستگایەوە بەڵێ نەخێر باش من سوپاس دەکەم بەڕێز دلاوەری سۆفی کەریم ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی کە لە سەر هێڵی سکای بە سکای ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سوپاس بە بەشداریکردنت بەڕێزان بەرنامەکەمان درێژەیە بێ پشوویەک وەرەگرین
لە دوای پشۆکە تەوەری دووەممان کە تایبەت دەبێت بە دۆخی عێراق و پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا گفتوگۆی سەرەکیمان دەبێت و میوانەکەشمان دیسان و لە ڕێی هێڵی سکایپەوە بێ پشوێک وەرەگرین و ئەگەڕێنە وڵاتە. ڕێنماش بۆ خۆپاراستنی ji ڤایرۆسê کۆرۆنایê destnekirina çav û difn û devan bi destên pîz şuştina destan bi ava germ û sabûnê her carekê bû dema 20 û 30 çirkeyan heger av û sabûn bi destên te nekeftin ciliyê pexişkirina desta ku rêjeya maddeya kuholê ji 60% pêtir bîn bikarbîne di dema ku xwînê û bêhnişînê de def û difnên xwe binixêve wan cih û tiştan berdewam paxiş bike yên ku tu destên xwe dikê. Di dema nexweşbûnê de li malê bimîne. Bizave bike ku ji cihên qerebala xwe girtî dûr bikevî. Xwe ji kesên tu ji bûyî dûr bigire. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. جارێکتر سڵاوتان لێ بێ بەڕێزان لەگەڵ بەڕێز تارق جەوهەر کە بەڕێزیان چاودێری سیاسین و لەسەر هێڵی سکایپ و ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ گفتوگۆ لەسەر دۆخی عێراق و پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا دەکەین. بەڕێزان کاک تارقەم کاتەوە باش سپاس بۆ بەشداریکردن. دەمەوێت بپرسم ئەوەی لە ئێستادا ڕوودەدات لە عێراقدا پێت دوایە ڕێخستنەوەی سیستمی حکومڕانی و باڵادەستی حکوومەت و هێزە ئەمنیە حکوومەکانە یان جۆرێکی ترێ لە فەوزا کە عێراقی گرتوۆتەوە بە تایبەتی ئەوەی کە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ماوەی هەفتەیەک بۆ 10 ڕۆژ زیاتر دەبێت مستەفا کازمی
دەستی داوەتێ لە گەڕان بە دوای میلیشیاکاندا و جۆرێک لە چۆن دەڵی خۆ باڵا دەستکردن بەسەر میلیشیاکاندا. ئەمەیان کام سیستم کام جۆر لە بیرکردنەوە ڕەنگە زاڵتر بێ، ئەوەی کە ڕێخستنەوەیە یان جۆرێکترە لە فەوزا؟ زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ بینەرانی گەری کوردستان. لە ڕاستیدا ئەو بابەتە بابەتێکی گرنگ و هەستیارە. ئەوە مەسلەی حکوومەتەکەی بەڕێز کازمی لە هەلومەرجێکی ناسک و دژوار کە لە عێراق پێکات و دیارە هەمووشمان دەزانین کە بەپێی جۆرێک لە تەوافقی ناوخۆی هێزە سیاسی باڵادەستەکان و هەروەها تەنانەت هێزە ئیقلیمی و نێودەوڵەتیەکانش لەسەر ئەو بابەتە ڕێکەوتن بۆ دەربازبوونی عێراق لەو بۆشایەیە کە بەهۆی دەست لە کارکێشانە و حکوومەتی بەڕێز عەبدولمەهدی تێکەوت بوون. بەڵام پرسیاری گرنگ لێرە ئەوەیە ئایا ئەو هەنگاوانە لە پێناوی دامەزراوەکردنەوەی دەوڵەتی عێراقە و دامەزراوەکان بکەونەوە دەسەڵاتی حکوومەت بە تایبەتی هێزە ئەمنیەکان کە ئێستا کە ئێمە دەزانین ماوەی چەند ساڵێکە بەهۆی بوونی زۆرێک لە میلیشیاکانی شیعە بەهۆی دامەزراندنی حەشدی شعبی وەکو غیتاءێک وەکو چەترێک کە لە ژێریدا کۆمەڵێک باڵی جیاوازی هێزی سەربازی توندڕە و کە خاوەنی دید و بۆچوون و فەلسەفە و ئەیدۆلۆژیای جیاوازن لەگەڵ هێز و لایەنە شیعە میانڕەوەکانی تر. هەروەها ڕەنگە بەشێکیان پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ هەندێک هێزی دەرەکی وڵاتی دەرودراوسێشە بێ کە بەپێی ئەجەندە و بەرنامەکانی ئەوان ئیش بکەن. بۆیە بەڕێز کازمی هەوڵ دەدا هەنگاوی یەکەم هەیمەنە و هەیبەتی حکوومەتەکەی خۆی بەسەر ناوەندی دەسەڵات لە بەغدا کۆنتڕۆل کات. بە کازمی ئەگەر نەتوانێت بەغدا کۆنتڕۆل بکات بە تایبەتی ناوچەی سەوز و ئەمن و ئاسایشی ناوچەی سەوز و حکوومەتەکەی و کۆنسڵخانەی وڵاتان و ماڵوێستخانەی وڵاتان بە تایبەتی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوار دابین بکات، من پێم وایە ناتوانێت بڕژێتە سەرکارەکانتر. هەرچەندە ئەگەر پرسیاری سەرەکی لێرە ئەوەیە ئایا حکوومەتەکەی بەڕێز کازمی کە پێکاتووە ئەرچی چی پێش پێدراوە؟ هەمومان دەزانین ئەو حکوومەتە کە پێکات حکوومەتێکی ڕاگوزەری کاتیە، پێویستە بەو شێوەیە مامەڵە بکەوە بەرنامەکانی دیاریکراو بێ 1 2 3 ئەمە خاڵی ئەو بەرنمەیە کە متمانەی پێدراوە لە پەرلەمانش قسەی کرد کاری یەکەمیان دەبێ زمینە خۆشکردن بێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی گشتی لە عێراقدا بۆ هەڵبژاردنێکی تێبینی لەسەر ئەوەش هەیە، یعنی وەزعی کۆرۆنا، وەزعی ئابووری، یعنی دۆخێکە عێراق و وەزعی سیاسیش بەڕاستی و پەیوەندیەکانی نێوماڵی شیعە، دۆخی ناوچە سونە نیشینەکان، نێوماڵی کوردی، یعنی هەرچەند سەیری گۆشە جیاوازەکان دەکەی لە عێراقدا هیچ دەلالەتێک بەوە ناداتە دەست کە بتانی هەڵبژاردننی پێشوەختە بکەی. بۆیە ڕەنگە کازمی خاڵی یەکەمی هەڵبژاردننی پێشوەختەیە دوای بخات خست بێتێ دواوە و گرنگی بەم بابەتانی دیکە بدات کە خێران و پەیوەندیان بە بژێوی ژیان و خەڵک و ئەمنیەتی خەڵکەوە هەیە. لەگەڵ ڕێزم بۆ چوونەکەت ڕەنگە بۆ ئەمڕۆ ڕاست بێ، بەڵام هێزە سیاسەکان بەو شێوە بیریان نەکردەوە کە متمانەیان بە بەڕێز کازمی بەخشی. ئەوان بەو شێوە بە تایبەتی ئەوانەی کە مەحسوبن یا ئەو هێزە سیاسیانەی کە لە باڵە شیعەکانەوە پێیان وابوو دەبوایە لەوان بی ئەو کەسێک کە دەبێت بەسەر گۆزیری یا هیچ نەبێ ئەجەندە و بەرنامەی ئەوان جێبجێبکە، بەڵام ئێستا کازمی هەنگاوەکانی بە ئارەزوو خواستی ئەوان نییە. بۆیە ئەوان لێی ناڕازین تا ئێستاکەەوە هەوڵ دەدەن جۆرێک لە کاری پەرلەمانی بکەن، بانگێشتی بکەن بۆ پەرلەمان، جاری یەکەم بۆکو میوانداری، جاری دووەم ڕەنگە بگاتە محاسبە و مساءلە لەسەر ئەو هەنگاوانەی ناوێتی و ئەو بەرنامانەی کە جێبەجێ نەکردووە، چکە حکوومەت لە هەموو شوێنێک حکوومەتی کاتیبی یا حکوومەتی بەردەوام بی بۆ ماوە 4 ساڵ کە دێتە پەرلەمان خەڵک و پەرلەمانتاران متمانە بە بەرنامەی کاری حکوومەتەکە دەدەن. بۆیە لێپێچینەوە و پرسیارکردن لە بەڕێز کازمی لەسەر ئەساسی ئەو بەرنامەیە و ئەو وتارەیە کە پێشکەشی کردووە پێشکەش بە پەرلەمانی کردووە. ڕاستە عێراق کۆمەڵەیەک ئاستەنگ و گرفتی گەورەی لە بەردەما هەر لە کۆرۆناوە بیگرا، هەر لە دابەزینی نرخی نەوت و کێشەی خەرجکردنی موچەی فەرمانبەرانی عێراق کە ئێستا ئیوانیش دواکەوتووە و هەروەها کێشەی هەڵپەسێدراوەکانی لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی موچە، لەسەر مەسەلەی بودجەی هەرێم و بەغدا، لەسەر مەسەلەی نەوت، لەسەر مەسەلەی هێزی ئاسایش، خاڵە سنووریەکان کۆمەڵێک پرسە. من پێم وایە بەڕێز کازمی کارێکی باش ناکە ئەگەر هاتوو لە یەک کاتە هەنگاو بنێ کۆمەڵێک بەرەی جەنگ و بەرەی دش بەخۆی لە ناوخۆی عێراقدا لە خۆی بکاتەوە. تا ئێستا هەنگاوەکانی کازمی بەڕاستی هەوڵی داوە جۆرێک لە هەیمەنە لەسەر هێزە ئەمنیەکان
چونکە دەزانێ ئەگەر هێزە ئەمنیەکان و میلیشاکانی کۆنتترۆل کرد بە ئاسانی دەپڕژێتە سەرلایەنەکانی تر بۆیە لەگەڵ شیعەکاندا ئێستا ڕوبەڕوو بۆتەوە و ئەو ڕووداوەی کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا تیرۆرکردنی یەکێک لە چالەکوانەکان و شارەزایانی نزیک لە بەڕێز کازمی ئەمە پەیامێکی ڕاشکاوانە و تون بوو بۆ بەڕێز کازمی کە ئەو ناتوانێت دەست بۆ هەموو سێکتەرەکانی ئەمنی باو بۆ هەموو ئەو مەسەلە گرنگ و هەستیارانە بکە پەیوەندی بە دروستبوونی گروپەکانی میلیشیا و گروپە چەکدارەکانی شیعەکان هەیە کە خۆی لە حیزب الله و لایەنەکانی تردا دەبینێتەوە. بۆیە لەو چوارچێوەیەدا کە بەڕێز کازمی ئاستەنجی گەورەی دێتە پێشەوە و هەروەها پشتی بەوە بەستووە کە ڕەنگە هەندێک لایەنی وەکو کورد، هەندێک لایەنی وەکو سونە، هەندێک لایەنی وەکو شیعەکە ئەو هاوپەیمانی پێچیان هینا کە نزیکەی 50 ئەندامێک دەبی بە ناوی هاوپەیمانی عێراقی ئەمانە بتوان پشتیوانی بکەن لە پەرلەماندا یاخود لە هەنگاوەکانیدا، بەڵام تا ئێستا نەیتوانیوە وەک پێویست خواستی لایەنی کوردیش بەدەست بێنێ چونکە کێشەکانی لەگەڵ هەرێمی کوردستان بە هەڵپەسێدراوی ماوەتە. ئەو پیاوە تا ئێستا کە هەز ناکەی زۆر جددیە لە چارەسەرکردنی کێشە هەڵپەسێدراوەکان. من ئەوە حەزەکەم دواتر بە تایبەت گفتوگوی لەسەر بکەین پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا لەگەڵ هەرێمی کوردستاندا دەکات. ئەوە حەز دەکەم دواتر بە وردی باسی بکەیت چونکە مەبەستمە ئەوە تۆزێک ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بدرێ، بەڵام ئەوەی تایبەتە بە یعنی ئەو هەنگاوانەی مستەفا کازمی کاتە بەپی ئەوە بێ هەتا میلیشیاکان لە عێراقدا بوونیان هەبێ، میلیشیا چەکدارە شیعەکان، هیچ سەرک وەزیرانێک ناتوانێت گۆڕانکاری لە عێراقدا دروست بکە و ناشتوانێت هەیمەنەی عێراق یاخود دەوڵەتی عێراقی و هێزی ئەمنی عێراقی بەسەر میلیشاکاندا دروست بکە. کەواتە عێراق زۆری ماوە بۆی کە نەک مستەفا کازمی دەیان کازمی تر هەبن بتوانێ دۆخی عێراق کۆنتترۆل بکە. گومانیم لەوەدا نییە قسەکەی جەنابەت ڕاستە بە شەو ڕۆژێک بە بەڕێز کازمی و بە کەسایەتی زۆر بەهێزتریش لە کازمی کە ئەگەر کوتەلی پەرلەمانی و هێزی سیاسی و حیزبی سیاسیشی لە پشتبێن ناتوانانی کۆنتترۆلی دۆخەکان و چارەسەری کێشەکانی هەموو عێراق بکە. عێراق کێشەی زۆر گەورەی هەیە لەبەرەوەی حکوومەتانەی هاتوونە دوای 2023 بەڕاستی کارێکی وایان نەکردووە کە ژێرخان و بنەمای دروستکردنەوەی ئەو دەوڵەتە بچەقێنن لە خاچی عێراقدا، بەڵکو هەر کەسێک هەوڵی داوە بەشێک لە خێر و بێر و داهاتەکانی عێراق بۆ خۆی بۆیە سەیرەکەی عێراق یەکێکە لەو وڵاتانێک کە لە ئاستی و ریزبەندی وڵاتە گەندەڵەکان لە ریزی پێشەوەیە کە لەوەدا کارەساتێکی گەورەی دروست کردووە هەم لە ناوەخۆ لە ئاستی باروگوزەران لە ئاستی خزمەتگوزارەکان سیرکە ئەو عێراقی لە دوای 2023 خێر و بێرێکی زۆری نەوت و حساری لەسەر هەر جیرا پشتیوانێکی زۆری نێودەوڵەتی کۆمەک و پارەیەکی زۆر لە سندوقی دراوی نێودەوڵەتی لە وڵاتانی کۆمەک بەخش بەدەستی گەیی و لێ خۆشبوون لەو هەندێک لەو قەرزانەی کە لەسەر عێراق هەبوو لەلایەن وڵاتانی جۆرا و جۆرەوە ئەمانە عێراق نەیتوانی پرۆژەی استراتیژی پێ بینا بکاتەوە. هەموو ئەو پرۆژە خزمەتگوزاریە تەندروستی ئابووری نیشتە جێبوون ئەوانە هەمووی حکوومەت و سەردەمەکانی پاشایەتی و دوای کۆماری یەکەم و دووەم و تەنانەت سەردەمی ڕژەمی سەدامیش هەتا ئێستا لە عێراق ماون. بۆیە تا ئێستا کە پرۆژەی استراتیژی نوێ نییە، عێراق تا ئێستا ئاوی خواردنەوەی نییە، عێراق تا ئێستا ئەمن ئاسایشی نییە، عێراق تا ئێستا کە پرۆژەی ئاوادانکردنەوە و ڕێگاوبان و تەنانەت شەمەندەفەر و بەیەک بەستنەوەی شەمەندەفەر لەنێوان شارەکانی عێراقدا نییە، هەرچەندە لە چلەکانەوە لە پەنجاکانەوە عێراق بەسترا بۆ ئەوروپا لە ڕێهێڵی شەمەندەفەرەوە. ئەمانە هەمووی پرسیار دروست دەکەن ئایا ئەو سیاسیانەی هاتوون لە عێراقدا چیان کردووە؟ بەتەکید ململانەی حزبی ململانەی تائیفی لە عێراقدا شەڕەکانی کە ڕوبەڕووی عێراق بووە دروستبوونی داعش ئەو گەندەڵەی بەهۆی لە هێزە ئەمنیەکانەوە هەیە لە سەرتاسەری عێراقدا بە ناوی ئەمانە وای کردووە پارە و خەرجیەکانی عێراق و داهاتەکانی هەموو لە گەندەڵیدا سرف بکرێ و نەتوان خزمەتی ئەو میلەتی و ئەو عێراقی پێ بکەن کە بتوانێت عێراقێک خەڵک خەونی پێوە دەبی ڕژێمی دیکتاتۆری بڕوا و عێراقێکی تازە بێ کە خێر و بێرەکەی بە یەکسانی و بە شێوەیەکی باش و گونجاو لە خزمەتی خەڵکدا سرف بکرێ. بەڕێز کازمی لە ئاستی ناوخۆ کێشەی زۆری هەیە لەگەڵ هێزە سیاسیەکانی شیعە لە ماڵی شیعەدا زۆر لێی ناڕازین لە نێو لایەنەکانی تر لەگەڵ هەرێمی کوردستان تا ئێستا نەگەیشتۆتە ڕێکەوتنێک. من ناڵێم هەموو کێشەکان لە سەردەمی بەڕێز کازمی چارەسەر دەکرێت، بەڵام هەندێک کێشەی ئانی هەیە بە تایبەتی مەسەلەی موچە، مەسەلەی موازنە، مەسەلەی ئەو هێرش و تۆپبارانەی کە تورکیا دەکاتە سەر عێراق سەر هەرێمی کوردستان بەڕاستی جێ پرسیارە ئەم هەڵوێستەی عێراق بۆ بەو شێوەیە شەرمنانەیە
هەڵوێستی عێراق بەرپرسانی عێراق لە هەموو ئاستەکانیدا بەڕاستی لە ئاستی ئەو کارەساتە نییە کە ڕۆژانە ڕوبەڕووی خەڵکی کوردستان دەبتەوە بەهۆی تۆپباران و ئەو قوربانیانەی لێ دەکەوێتەوە. یعنی تورکیا بە شێوەیەکی بەرفراوان هاتۆتە ناو عێراق، بەڵام عێراق هەر خەریکی بەیاننامە و بانگپێشکردنی باڵوێز و ناتوانین هەنگاوێکی بوێرانەی سیاسی دیپلۆماسی لە ئاستی ناوچەکە لە ئاستی تورکیا وەربگرێ و داوا بکە 37 بنکەی سەربازی تورکیا چ دەکات لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پارێزگاکانی هەولێر و دهۆک و گەیشتۆتە بن چەند کیلۆمەترێک لە ناو پارێزگای مووسڵەوە دوورە. یعنی ئەمانە عێراق ئەم واقعە قبول دەکات. ئەمە نیشانەی ئەوەیە کە عێراق لەمەدا لاوازە لە ئاستی نێودەوڵەتی، لە ئاستی ناوچەکە، لە ئاستی هەرێمایەتی لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران. تا ئێستا هەژمونی ئێرانی لەسەر ناوەندی بڕیار هەیە. من پێم وایە تورکیا مەترسیەکی گەورەیە کە ڕوبەڕووی عێراقی ئایندە بە هەرێم و بەغداشەوە دەبێتەوە و پێویستە بەری لێ بگیرێ و پێویستە هێز و لایەنە کوردەکان لە بەغا کار و بشاری زیاتر بخەنە سەبەڕێز کازمی حکوومەتەکەی بۆ ئەوەی بەم شێوەیە سەیری ڕووداوەکان نەکا. ڕۆژانە تورکیا ناوچەی ئارامی تازە بۆ خۆی دروست دەکا و هێز و بنکەی سەربازی زیاتر دروست دەکا تاوەکو ئەو بنکە سەربازیانەی تورکیاش لە خاچی هەرێمی کوردستاندا بمینێ، ئەمن و ئاسایش دروست نابێ و نائستقرار دروست دەبێ و گوشارەکانی تورکیا بۆ سەر خودی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانیش زیاتر دەبێ و ئامانج و بەرنامەی استراتیژی تورکیا درێژخایەن هەر پەکەکە و لە ناوبردنی پەکەکە نییە، بەڵکو ئامانجەکەی درێژخایەنە ڕۆژانە لە بەڕێز ئەردۆگان و لە زۆر بەرپرسیتر گوێمان لێ دەبی کە ئەوان هیوا بەوە دەخوازم بگەن بە ساڵی 2023 ئەو ساڵێک کە دەبێ بە 100 ساڵ بەسەر ڕێکەوتنامەی یا پەیماننامەی لۆزان کە بەهۆی ئەوەوە هەموو خواست و خەون و خولیا و دامەزرانی دەوڵەتی کوردی لە پەیماننامەی سیڤە هەڵدەوەشێتەوە و لەوێدا تورکەکان بە ئاواتی خۆیان دەگەن کە دەوڵەتێک بۆ کوردستان دروست نەکرێت. ئەوان دەیانێت ئەم ڕێکەوتنامەیە دوای 100 ساڵێک ئەوە طبعاً تەفسیرات و لێکدانەوە و خەونی ئەردۆگان و تورکەکانە کە پێیان وایە دوای 100 ساڵ هەڵدەوەشێتە. من پێم وایە ئەمە دروست نابێ. هەرچەندە تەمەنای ئەوە دەکەم دروست بێ و تورکیا بتوانێت هەم هەرێمی کوردستان هەم کوردستانی سووریا بخاتەوە سەر تورکیا. بەڕاستی بۆ من وەکو کوردێک باشترە من لە زیاتی ئەوە 4 پارچە بم ئەو کاتی ببم بە 2 پارچە، پارچەیەک لە تورکیا و زۆرینەی لە کوردەکە لەوێ بوو، پارچەیەکی لەسەر ئێران دەمێنێتەوە. ئەو کاتی کارکردن بۆ بەدەستێنانی خواستەکانی کورد ڕەنگە زۆر باشتر بێ. بەڵام من پێم وانییە نە سیاسەتی نێودەوڵەتی، نە هەرێمایەتی، نە قانونی نێودەوڵەتیش ڕێ بە تورکیا نادا ئەو خەونەی بێتە دی. هەرچەندە تەمەنا دەکەین ئەو هەنگاوە بنێ و ئەو خەونە هەوڵ بدا بێتە دی بۆ ئەوەی ئەو کاتی خواست و خەباتی گەلی کوردستان لە 3 پارچەی کوردستان ئەنجام بدرێ و هەر یەک وڵاتێک و بەرژەوەندی زلهێزەکان لەگەر ئەو وڵاتانە زۆر جار کێشەی گەورەیان بۆ خەباتی کورد دروست کردووە. بۆیە ئێمە دەگەینە خۆناغی زۆر باش، بەڵام دواتر وەکو یاری مار و پەیژەکە دەگەڕێنەوە بۆ دواوە بەهۆی ئەوەی بەرژەوەندی زلهێزەکان زۆر لە بەرژەوەندیە لەگەڵ گەلی کوردستان زیاترە لەگەر ئەو وڵاتان. باشە کاک تارق، بابەتێکی گرنگ دووڕۆژان، بەڵام چونکە تەوەرەکە ئەوە نییە بۆیە نامێ مناقەشەکە لەسەر و بابەتە درێژە پێ بدەین. بەڵام دەگەڕێمەوە سەر پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا کە بەشی دووەمی تەوەرەکانمە بۆی کاتەکەی ئەوی ماوە قسە لەسەر و بابەتە بکەین. یعنی لە نێوان هەولێر و بەغدا بە تایبەتی دوای دەست بەکاربوونی مستەفا کازمی 5 جار گفتوگۆ 6 جار گفتوگۆ هاتوچۆڕ کراوە و بڕیار وایە لە چەند ڕۆژی ئایندەشە شاندی بڵین وەفدی هەرێم چێتەوە بۆ بەغدا و گفتوگۆی نوێ دەست پێ بکرێتەوە، قسەی نوێ دەست پێ بکرێتەوە. بەدەر لەوەی کە هەیە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی ئابوودیەوە باس لە نەوت و ڕادەستکردن و خاڵە گومرچیەکان دەکرێت، یعنی هەموو خەڵک هەست دەکا و مەحافلی نێودەوڵەتیش دەزانێ و ئەوانی کە چاودێری بابەتەکەشن دەزانن کە بابەتێکی سیاسی گەورەتر لە پشتی ئەم دۆخەوە هەیە کە نایڵێ ئەم ڕێکەوتنە بە ئەنجام بگات. ئەم بابەتە سیاسیە سڕەکی لەکوێیە بەڕایەوە؟ بێگومان سڕەکەی وازەها کە ئەوەی لە بەغدا حکوم دەکا هەر کەسێک بی، کازمی بی، مالکی بی، عبادی بی، عەبدولمەهدی بی، ناتوان ئیرادەی ئەوەیان نییە لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر ڕێکەوتنیی کۆنکریتی کێشەکان کۆتایی پێبێنن، بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە خاک و جوگرافیا هەیە کە ئێمە گەورەترین کێشەمان و داواکاری یەکەممان لەو عێراقی کە لە 100 ساڵی ڕابردوو دروستکرا لەسەر حسابی جوگرافیای کوردستان کۆمەڵێک شوێنمان لێ فرتێنراوە و تعریب کراوە و گۆڕانی دیموگرافی تێدا ئەنجام دراوە. ئێمە کێشەی ئەساسیمان ئەوە بوو لە ڕوخاندنی ڕژێم و خەباتکردن بۆ ئەوەی ئەو ناوچانە بجێڕینەوە لە ڕێکەوتنەکانی گفتوگۆکانی
شەستەکان و هەفتاکان و تەنانەت هەشتاکانیش و لە نەوەتەکانیش کێشەی خاک بوو ئێمە کێشەمان لەگەڵ بەغداد لەسەر خاک و جوگرافیا و کوردستانیەتی کەرکووک و ناوچەکانی خانەقین و شنگار بوو ئەمە کرۆچی بابەتەکەیە ئەوان ئامادەنین ئەو پرسە ئەساسیە لەگەڵ تۆ حەل بکەن ئەوانی تێ پرسی لاوەچین من پێم وایە مەسەلەی بودجە مەسەلەی خاڵە سنووریەکان مەسەلەی فرۆشتنی نەوت و گاز ئەمانە بابەتی سانەوین لە چاو ئەو بابەتە استراتیجیە لەوێەوە سەرچاو دەگرێت نایانەوێ ئەو ناوچانە بدرێتەوە سەر هەرێمی کوردستان و پێیان وایە هەرێمی کوردستان لە ڕێی دەوڵەمەندی ئەو ناوچانەوە دەبێ بە هەرێمێکی دەوڵەمەند و لە هەر کات و ساتێکدا ڕەنگە بتوانێت خۆی لە عێراق جیاب کاتەوە ئەوە مەترسی ئەوانە بۆیە هەروەها لەمەدا ئەو پرسێکی تەنیا عێراقیش نییە لە بیرمان نەچێت چەندە مادەی 140 ئاماژەی پێکراوە و دەستوری عێراق ئیقراری کردووە بەڵام تەدەخولات و دەستێوەردانی هەرێمایەتی ڕۆڵی هەیە لەوەی کە ئەو پرسە چارەسەر ناکرێت کە ئەو پرسە چارەسەر ناکرێت سیرەکە ئێمە لە هەموو گفتوگۆکانی دوای 2023 ئێمە دەچینە بەغدا هەندێک پرسی ینی ئەساسی هەبووە مەسەلەی بودجە نسبەی هەرێمی کوردستان ڕێژەکەی 170 ئیتیفاقی لەسەر کراوە لە حکوومەتەکەی بەڕێز عەلاویەوە تا عەبادی کە دواتر بەهۆی ڕیفراندۆمەوە هەڵیان وەشاندەوە کردیان بە 12.6 هەروەها مەسەلەی پێشمەرگات بەهێزکردنی پێشمەرگە بودجەی پێشمەرگە تەسلیحکردنی پێشمەرگە ئەمانە خاڵی ناکۆبوون لە نێوان ئێمەدا دەبەرەوە من پێم وایە پرسەکە پرسێکی سیاسیە پرسێکی تێڕوانینی جیاوازە لە ڕوانگەیەکی سیاسیەوە بۆ مادە دەستوریەکان و بۆ مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان مەسەلەی نەوت مەسەلەیەکی ڕاستە لە عێراقدا بە پێی چەند مادەیەکدا سیادیە و پێویستە نەوتەکە مڵکی هەموو عێراق بێ هەموو عێراقیەکان بێ بەڵام نعینی کات لە سێ مادەدا ئامادەیی دەربڕیوە کە عێراق لەگەڵ هەرێمەکان و پارێزگاکان بەیەکەوە ڕسمی سیاست نەوتی دەکەن و بەیەکەوە پێویستە ئیدارەی سێکتەرەکان و مەلەفی نەوتی بکەن باس لەوە ناکات بەغدا بەتەنیا دەچی نەوت دەفرۆشێت بۆیە لەم قۆناغ و لەم دۆخەدا من پێم وایە لایەنە سیاسیەکانی عێراقی بە تایبەتی بەڕێز کازمی لە جگەلەوەی گوشارێکی زۆری لەسرە ئێستا کە وەی دەهات و هەر سیاسیەک دێتە بەغدایە دێتە حکوم دەبێ بە سەرۆک وەزیر دەبێ بە سەرۆکی پەرلەمان ناتوانێت بەخواستی خۆی لەگەڵ لایەنی کوردی ڕێکەوێت من ئەگەر لێکدانەوەیەک و بەراوردکاریەک بکەین لە نێوان ئەم دەسەڵاتەی لە 2023 و لە عێراق حاکمە لەگەڵ دەسەڵاتەکانی شەستەکان و هەفتاکان من پێم وایە حکوومەتەکانی شەستەکان و هەفتاکان حکوومەتی زۆر عێراقیانەتر بوون لەو حکوومەتانەی لە دوای 2023 هاتوون بە دەلیلی ئەوەی هەموو جارێ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە شەستەکان و هەفتاکان و تەنانەت 84 هەمیشە وەفدی عێراقی لە ئاستێکی باڵا دەهاتنەوە لای هەرێمی کوردستان یا لایەنی شۆڕشی کوردستانی گفتوگۆکانیان لە هەرێمی کوردستانیشەوە دەست پێ دەکرد و درێژەی پێدەدرا تەنانەت لە ڕێکەوتنامەی ئازاری هەفتە سەیرەکەی سەدام حوسێن بەخۆی دوسێ شەواتوە لێرە ماوەتەوە لە لای قیادەی کوردستانی بۆ ئەوەی ڕێکەوتنەکە بکات ئیسرارێک و ئیرادیەکی عێراقیانە هەبەوە بۆ ئەوەی پرسی کورد بە شێوەیەک لە شێوەکان چارەسەر بکرێت بەڵام من هەز ناکەم ئەو ئیرادەیە ئەو ڕەغبەتە لە نێو سیاسەتمەدارانی جیلی دوای 2023 لە عێراق هەرچەندە بەشێکیان لەگەڵ کورد خاوخەبات بوون بەشێکیان زۆر باش مەزلومیەتی کورد لە عێراقدا دەبینن ئەو زوڵمانەی و ئەو ئەنفال و جینۆسایدی لە دژی کراوە مافەکانی کورد بە حەقیقی شارەزانە کەرکووک کوردستانیە بەڵام ئەوان ئامادەن گوێ لە تورکمان و گوێ لە عەرەبێکی شۆڤینی و گوێ لە تورکیا بگرن لەسەر مەسەلەی کەرکووک ئامادەنین ئەو کێشە ئەو پرسە هەڵپەسێدراوە بنەڕەتیە و استراتیژیە چارەسەرکردن لەگەڵ ئێمە مادەم پرسەکە لە دەستی سەرۆکوەزیرانە بەتەنها نییە و لە لای هێزە عێراقیەکان بەتەنها نییە کەواتە دەبێت کەناڵێکی تر هەبێ ڕێگەیەکی تر هەبێ کورد لێەوەی فشار بکاتە سەر بەغدا بۆی مافەکانی بەدەست بهێنێ ئەم کەناڵە نادۆزینەوە یان ئەو کەناڵە نەماوە ئەم کەناڵە هەیە ئەم کەناڵە بەڵام ئەم کەناڵە نایە بەخواستی کورد کاری لەسەر بکە ئەم کەناڵە هەیە ئەمریکا یەکێکە لەو کەناڵانەی کە دەتوانێت بەڵام نایەتە ئەو بارە نەتەوێت گرتوەکان من پێم وایە لەو ڕۆژانە کە هات سەردانی هەرێمی کرد ئامادەییان دەربڕیوە بۆ ئەوەی ڕۆڵ ببین لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا بۆ چارەسەرکردنی پرسە هەڵپەسێدراوەکان لە بیرمان نەچێت لە کاتی مشتومڕەکان و گفتوگۆکانی ئەنجامدانی ڕێفراندۆم نامەیەکی زۆر لە ئاستی باڵا لە وڵاتە جلهێزەکان لە ئەمریکا لە فەڕەنسا لە بەریتانیا گەیشتە سەرکردایەتی هەرێمی کوردستان ئامادەییان دەربڕی بوو بۆ ئەوەی ڕۆڵ ببینن لە ناوبژی لە نێوان تەنانەت جامیعەی عەرەبیش کە هاتن بۆ هەرێمی کوردستان ئامادەیان دەربڕی کە لەگەڵ بەغدا چاودێری گفتوگۆکان بکەن و هەوڵ بدەن نزیکبوونەوە و چارەسەری پرسە هەڵپەسێدراوەکان بکەن
بەڵام ئەوە بەهۆی ریفراندۆم و گوێنەگرتن لەو دۆستانەمان بەتەکید ئەوانیش ڕەنگە ئەم قۆناغیان تێپەڕاندبی بۆ ئێمە چۆن دەتوانین جارێکی تر ئەوان بخەینەوە ئەو قەناعەتەی کە دەتوانن ڕۆڵ ببین یاخود بێن بە جددی ڕۆڵێک لە نێوان هەرێم و بەغدا ببینن بۆیە بۆ لایەنی کوردستانی گەرنتێکی باش دەبێ ئەگەر هات و تەرەفی سێم لە گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا هەبێ ئەگەر هەر بەو شێوە بمینێ هەموو جارێ وەفدی هەرێمی کوردستان دەچێت بۆ بەغدا و دو شەو سێ شەو دەمینێتەوە و دەگەڕێتەوە پرۆژەیەک تەقدیم دەکا و ئەوان هەوڵ دەدەن دراسی بکەن و دوای دەستنەوە دیسان ئەوان پرۆژەی خۆیان دەدەن و ینی ئەوە چارەسەر نییە بەڕاستی ینی هەست دەکەیت تەنانەت لە ڕووی پرۆتۆکۆلی و لە دانیشتنی ئەو وەفدانەی هەرێمی کوردستان کە دەستنە بەغدا هەست دەکەیت لە ئاستێکی لاواز لە ڕووی پرۆتۆکۆلیشەوە لەگەر لایەنی عێراقی دادەنیشن ینی سەرۆگۆزیر لە ناوەڕاستی جەلسەکە دانیشتووە و وەفدی هەرێم لەولا دانیشتووە و ینی وەکو لایەنێک کە لە ڕووی پرۆتۆکۆلیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ئاستێکی نزمتر سەیرەکەی ئەو کاتی کە گفتوگۆکان لە نێوان رووسیا و لە نێوان جۆرجەکان هەبوو لە مەسلەی ئاشتی لە یەکێتی سۆڤێتدا سەیرەکەی ئەو لایەنانەی جۆرجەکان کە چوونە کرملین ئامادە نەبوون بۆریس یەلسن لەسەری مێزەکە دابنیشی بەڵکو داوایان کرد کە دەبێ بێ بۆریس یەلسن لە بەرامبەر سەرک وەفدی جۆرجیا دابنیشی کە هەرێمێکیش بوو لەوێندەرێ و دەوڵەتێکی تازە جیابەوە بوو لەوێندەر یعنی ئەمە لە ڕووی پرۆتۆکۆل دەکێتەوە لە ڕووی نەفسیەتی دانیشتن لە گفتوگۆکاندا لەگەڵ لایەنی بەرامبەر زۆر گرنگە من پێم وایە لەوەدا لایەنی وەفدی کوردستانی کە دەچن بۆ بەغدا لەم خاڵەدا زۆر بەکەم و کوڕیان هەیە و زۆر بەلاوازی لەگەڵ لایەنی عێراقی دادەنیش و پێویستە پێداچوونەوەیەک لەسەر ئەو ئاستە بکرێت گفتوگۆ پێویستە لە نێوان لایەنەکان بە تەساوی بێ لە یەک ئاستا دابنیشن نەک ڕئیس وزەرا دابنیشێ و موقعی ڕئیس وزەرا بەکاربێنێ وەکو ئەوەی کە ئەو لایەنانی تر کە هاتوون مفاوەزە لەگە بکەن لە ڕووی پێگەی سیاسی لە ڕووی پێگەی دیبلۆماسیەوە لە حیوار و گفتوگۆکاندا لەوان نزمتر سیر بکرێن. بەڕێز تاریق جەوهەر چاودێری سیاسی لە هێڵی سکایپەوە ڕاستەخۆ لەگەڵ مابووی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ ئەوەش کە بینەر بوون هەر شاد بن خواتان لەگەڵ